کەس ئاوی نایە ئێبێ ئاوی چ بکەین کاکە ئەمە بیرەکمان نێ بەخۆی بەس ئیفرازمانەیە گێربوونەوەی دانیشتوانی گەڕەکی بەهاری کۆنا لێرە لە سەر شەقامی 100 مەتری هەولێر لە ئێستادا شەقامەکەیان داخستووە بۆچی گیربوونەتەوە لێرانە کاکە بە قورعان نێزگەی 50 شەوە ئەومان نایە 3000 چوینەکن ئەوە ڕێ نایچە ڕابەت گوتمان جارێک دوو جار سەدا تقریبا 50 سەدەم کاکە قڵف ئاوەکەی مە دەزار و عی سەدا دەری عەبدووابە ڕابەرە ناز ئەم مدیرە ئەو شتا یعنی ئەو 50 شەوی ئەو ئاویمان بردرایە کاکە ئەمە بیرمان نییە ئەمە بیرمان نییە ئیمە بەس ئیفرازە تێدەگەی بە براخم ئاو نییە دوو مانگە کەس ئاوی نایە ئێبێ ئاوی چ بکەین کاکە ئەمە بیرەکمان نێ بەخۆی بەس ئیفرازمانەیە ئێدی باشە کەس بێ ئاوەکەش لەمە گرتیتەوە نازانم دایتێکی ئەوە دی دەچینە مدیری دەرێ لۆتان دەکەم هێوارە درۆی دەکاتن لە ئاوکەمانۆ ناکاتەوە ڕۆژێک هیچ ئاوەک نییەوە دوو مانگە چەندی جا سەردانی سەرۆکایەتی شارەوانی ماکردی هەر حسابمان لۆ ناکا ئاوی مەش بەس ئاوی ئیفرازە بەڕ یعنی بە هیچ شێوێکی دەرێ باشە بە سەرچاو بەرەو خەرکەی بەڕێ دەکا هیچیش ئاویش چیە کاکە تو دە ڕۆژ جارێک ئاوی دەکڕی 5 ڕۆژە هەم ڕۆژێ بەکەلک نایە کاکە بەمە ناکرێ بەڕاستی ئەو ژیانە بەمە ناکرێ ئێرە معلەج فەقیرە بەڕاستی معدەلی خۆی ئای پێ ناکرێت تەنکرد بە 20 دیاری بە 30,000 ئێرە فەقیرە ئەمە بیرمان نییە ئیمە بەس ئیفرازە تێدەگەی بە برای خۆم برم ئیفرازەکەش سەمە گرتەوە نازانم دایتێکی ئەوە دوو مانگە وەڵی 50 شەو دوو مانگە باشە وەرە بابێن و خبزای پشکاوەک دێ ڕابەتخواقبورەکە تێدەگەی بە ڕابەتخواقبورەکە ئەو خەرکە فەقیرە ئەمە گربوونەوە و دانیشتوانی گەڕەکی بەهاری کۆنا لێرە لەسەر شەقامی 100 مەتری هەولێر لە ئێستادا شەقامەکان گرتووە داوای ئەوە دەکەن کە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر بەدەم داواکاریەکەیان و بێت و کێشە ئاویان بۆ چارەسەر بکاتن ئاماژە بۆ دەکەن کە زیاتر لە دوو مانگە کێشەی کەم ئاویان هەیە وەکو پێویست ئاویان پێناگات و داوایان لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە بەدەم داواکاریەکان و بچن بەڵام ئاو چۆن دابین دەکەن ئاو لە چێ کاکە وەرە تەماشای دوو مندارێکە ئەوە نات نێسەدات خوا عیب نییە خوا عیب نییە دەبێ عیبەوە وەڵا دەفرۆشێتەوە ئاوەکەیمە ئیفراز بوو بیر نییە برێ ئاومە کمی کرد ئاوەکەیمە ئیفرازە ئاوەکەیان لە سەگرتینەوە بەڵگەشمان هەیە و بۆڕی ڕاکێشە لە پێش چاومان 20 جار مراجعەتە کردیە بۆ خۆم بە مدیرم گوتێ کاگرابەر بە وا بەکەشم گوتیە ئەو دوویان لێ کردیە هەموو ڕۆژە لە کنیانم هەر دەرێ بڕۆمارە ئاوت دێتەوە دەمەشکە دێتەوە نیم سعات دێتەوە سعاتی ئەوە یەک مانگونی و ئەمە دەین و دەبن بەس هاوی نانوانیان هەر هیچ عیبمان نەبوو هاوین و جستان ئەمیا ئیفرازە عمرم 6 سارە گەڕەکە مەکتەبم نییە خەستەخانەم نییە ڕەوزەم نییە عادیقەم نییە هیچم نییە تەنها ئەوەی هەیە لەو گەڕەکەی ئاوەکەمان بوو ئاوەکەشمان پێڕەوە نابینن ئاوەکەشیان بردین دەبابێن لێشمان تێک دەن و خۆ حافیز و بە ئێرەش بە بیکەنە بینادەی کەنە شوپا چیری دەکەن بالێکن ئەو تەکەرانە خەنی بوونی هەندیای پرۆژە